ڤایرۆسی کۆرۆنای نوێ زیاتر لە ساڵێکە تەنگی بە جیهان هەڵچنیوە و خەڵکی ناچار کردووە گۆڕانکاری لە ژیانی ڕۆژانەی خۆیاندا بکەن. ئێستاژ ئامادەکاری بۆ دروستکردنی پاسپۆرتی دووەم دەکرێت کە تێیدا دۆخی تەندروستی گەشتیاران لە کاتی گەشتەکانیان نیشان دەدات. گەرچی هاتنی وەرزی هاوین و دەستپێکردنی کوتانی بە کۆمەڵ هیوایەکی نوێی هێناوەتە ئارا، بەڵام تا ئێستا هیچ گەرانتیەک بۆ دووبارە گەڕانەوەی ژیانی ئاسایی نییە. یەکێتی ئەوروپا کە بە شێوەیەکی بەرچاو لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتیەوە زیانەکانی پەتاکەی کەوتووەتە سەر، بڕیاری دەرهێنانی پاسپۆرتی کوتانی داوە کە تێیدا دۆخی تەندروستی گەشتیاران دەخرێتە ڕوو. ئەمە لە کاتێکدایە تا ماوەیەکی کەم لەمەوبەریش ئەم بیرۆکەیە بە پیلانگێڕی ناودەبرا. بیرۆکەی پاسپۆرتی کوتان سەرەتا لەلایەن کیریاکۆس میچۆتاکیس سەرۆگۆزیرانی یۆنان خرایە ڕوو کە بەنامەیەکی نووسرا و پێشکەشی کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپای کرد. هاوکات ئیسپانیاش کە لە هەمان دۆخی یۆناندایە پشتیوانی لەم بیرۆکەیە کرد. لە بەرامبەردا وڵاتانی وەک فەڕەنسا و ئەڵمانیا و بەلجیکا بە بیانووی ئەوەی تا ئێستا زۆرینەی خەڵک ناتوانن دەستیان بەم ڤاکسینە بگات و ئەمەش دەبێتە هۆی نادادپەروەری دژی بیرۆکەکە وەستانەوە. دواتر بەهۆی چەند گۆڕانکاریەک لەلایەن کۆمیسیۆنی یەکێتی ئەوروپاوە توانرا پشتیوانی لایەنەکانی دیکەش بەدەست بێنرێ و ئۆرسولا ڤۆن سەرۆکی کۆمیسیۆنەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بە فەرمی دەستپێکردنی کارەکانی پاسپۆرتی کوتانی ڕاگەیاند. کارەکانی لە پێشینەی ئەم ڕێکارە بریتی دەبێت لەوەی هاوڵاتیان دەتوانن بە شێوەیەکی ئازادانە بەبێ هیچ بربەستێک لە نێوخۆی یەکێتی ئەوروپا گەشت بکەن. ئەو بەڵگەیە ئەگەر ناوی پاسپۆرتی کوتان یان بەڵگەی کوتانی لێ بنرێت، ئەوە بە شێوەی کۆدی QR دیجیتاڵی یان کاغەز دەبێت و زانیاری وەک وەرگرتن یان وەرنەگرتنی ڤاکسینی کۆرۆنا لەخۆ دەگرێت. لە ئەگەری وەرگرتنی ڤاکسین ئەوە زانیاری لەسەر شوێن و جۆری ڤاکسینەکە لەخۆ دەگرێت، هەروەک ئەوانەی تووشی نەخۆشیەکە بوون بەڵگەی چاکبوونەوە و ڕێژەی دژەتەنەکان لە لەشیان و ئەنجامی پشکنینی PCR یان پشکنینی خێرای تێدا تۆمار دەکرێت. واش پێشبینی دەکرێت لە مانگی حوزەیراندا دەست بە جێبەجێکردن و پێدانی پاسپۆرتی کوتان بکرێت. یەکێتی ئەوروپا ڕاستەوخۆ ئەو ڤاکسینانە قبول دەکات کە لەلایەن ئاژانسی کوتانی ئەوروپاوە پەسەند کراوە کە بریتین لەو ڤاکسینانەی لەلایەن کۆمپانیاکانی بایۆنتەک ڤایزەر و مۆدێرنا، ئاسترازنیکا و جۆنسن ئاند جۆنسن دروست کراون. یەکێتیەکە هیوایەکی گەورەی لەسەر ڤاکسینەکان هەڵچنیوە کە بتوانن ژیانی ئاسایی بۆ کیشوەرەکە بگەڕێنەوە. هاوکات سەرەڕای ڕێکەوتن بۆ کڕینی 2 ملیار و 500 ملیۆن ژەم ڤاکسین، بەڵام تا ئێستا ئەوروپا لە پرۆسەی دابەش و دابینکردنیدا سەرکەوتوو نەبووە. شکستی یەکێتیەکە لە زۆرینەی بوارەکانی ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا نیشانی پرسیار لەسەر پێڕاگەیاندنی بەڵگەی کوتان لە کاتی خۆیدا و ئیدارەکردنی کۆی پرۆسەکە دروست دەکات. لە کاتێکدا چەند وڵاتێکی ئەوروپی چاوەڕێی شەپۆلی سێمی پەتاکەن، ئەگەر پرۆسەی پاسپۆرتی کوتان بە باشی بەڕێوە نەچێت، ئەوە ئیدارەی یەکێتی ئەوروپا لەگەڵ شەپۆلێکی نوێی ڕەخنە و ناڕەزایی ڕوبەڕوو دەبێتەوە. پاسپۆرتی کوتان سەرەڕای ئەوەی لەم قۆناغەدا تەنیا لەسەر ئاستی یەکێتی ئەوروپا لە ڕۆژەڤدا دەبێت، بەڵام پێشبینی دەکرێت دەرهێنانی پاسپۆرتی کوتان لەسەر ئاستی جیهان و بە جۆرەی بڵاوبوونەوەی پەتاکە ببێتە شتێکی ناچاری. ئێستا لەگەڵ بەردەوامی پەتای ڤایرۆسی کۆرۆنا، پاسپۆرتی کوتان کە سەرەتا وەک پیلانگێڕی و تەکتیکی بازرگانی دەبینرا، خەریکە دەبێتە بەشێک لە ژیانی مرۆڤایەتی.